سڵاتان لێ بێتم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵم کە ئێوارەیەش لە پرۆگرامێکی نوێی ئێوارەی ڕەمەزان لەگەڵتانم هیوادارم هەموو لایەکتان دروست باش بن و زۆر باش بن لەگەڵ مانگی پیرۆزی ڕەمەزانە. عزیزانی ئێمە بۆم ئێوارەیە دکتۆر سەنگەر سەرچڵمان لەگەڵای کە پزیشکی ددانە بێگومان وەک دەزانی کە لە مانگی ڕەمەزاندا هەموو ئەو شیرینی و خواردنانەی کە خۆین ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر ددانمان بۆیە پێمان خۆش بکەم میوانداری دکتۆر سەنگەر بکەین و هەروە پێکەوە گفتوگۆ بکەین و زانیاری تاڵمان بداتێت لەسەر شیرینی و هەروە خواردنە جۆرا و جۆرەکان کە چی بکەین بۆ ئێمە دەمودان و بپارێزین و هەروە هیچ زیانێکی پێ نەگات. دکتۆر سەنگەر بەخێر بێت. زۆر سپاس زۆر سپاس. دکتۆر سەنگەر وەک دەزانین کە لە مانگی ڕەمەزانە جۆرها شیرینی ئەخورێت و ئەمە شتێکە ینی بەویستی مرۆڤەکان نییە واتە لە مانگەیە زیاتر تیشکە خرێتە سەر شیرینەکانە بێ لەسەر سفرەی هەموو ماڵەکە بێت و ئەشخورێت. ئێمە ئەو شیرینیانێک ئەیخۆی لە مانگەیە بەتایبەت تۆ لە هەرسی ڕۆژەکە ئەگەر بە بەردەوامی بیخۆیت چ زیانە گەێنە بەدانەکانمان؟ زۆر سپاس. بێگومان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر پەنا ئەبرێتە بەرەوەی کە شیرینی بخوری و هەموو مرۆڤەکان حەزان لە خواردنە بۆ لە بەرۆی تۆ زیاتر لە 15-16 ساعت تۆ نان ناخۆیت ئاو ناخۆیت ئەوەرەوە لەشت لە خەزنی خۆی لەوەی کە خۆی گلیاوەتەوە لە ناو خانەکانی لەشتا بەکارێنێتەوە بۆی تعویزی ئەو حاڵەتە باتەوە بۆیە سەرنجەی حەز لە شیرینیەکەیت سەرنجەی حەز لەو خواردناناکی کە نەتخواردووە لەو چەند کاتژمێرەیە. ئەگەر بچینەوە سەر بابەتەکەی جەنابێت کە بە تەحدید باسی شیرینیت کرد بێگومان شیرینی لە هەموو کاتێکە ئەگەر هاتوو پاک و خاوێنی دانەکان ڕانەگیرێت مەترسی هەیە پەیوەندی نییە بەوەی کە مانگی ڕەمەزانە. بەڵام چی بکەین بۆ ئەوەی من بۆ خۆشم شیرینیە خۆم بۆ خۆشم حەزم لێتی و هەموو مرۆڤێکیش تەسەوڕەکەم کەمینەیەکە بێ کە ناچن بەلای شیرینی بەڵام بە شێوەیەکی گشتی شیرینی خواردنێکی سەرەکیە و مرۆڤ حەزی لێ کاتەوە لەشیش پێویستی پێێتی کەواتە هەموو ئەو شتانی کە باسمان کرد لەش لە دەستی ئەیە لەو کاتەیە بۆ ئەوی تۆ بەدەستی بێنی تۆ و ئارەزوویەکی. ئێمە ئەگەر بگەڕێنەوە سەر خاڵێک باسکەین لە کاتی مانگی ڕەمەزانە یا کاتێک هەر بە ڕۆژوو ببێ گەر مانگی ڕەمەزانیش نەبێت سێرەکی ناودەمە دووشکە بێ خۆشبەختانە کەش و هەواکی ئێستا و ئەمساڵ گونجاوترە بۆ ئەوەی کە پلەکانی گەرما زۆر بەرز نەبوونەتەوە بەڵام لە هەردوو حاڵەتەکە ئەگەر پلەکانی گەرما بەرز بێ و لە حاڵەتێکی کەشە ئەگەر بەرز نەبێ بە نەتیجە ناودەم موشک ئەبێ. وەزیفەیەکمان هەیە وەزیفەی لیک ئەم لیکانە ئەگەر ئێمە بێت و باسی بکەین لیک بۆچی هەیە لە ناودەمە یەکێک لە خاڵەکانی کە زۆر گرنگە ناودەم ئەشواتەوە کەواتە شتنەوەی ناودەم بۆ خۆی کارێکی گرنگە سەرەکی لە کاتی بە ڕۆژوبوونا ناودەمە دووشک ئەبێ لیکەم ئەبێتەوە و بە تەبیعەتی حاڵیش هەنێ خەڵک هەیە ئەگەر بەدەر لە ڕەمەزانیش باسکی ناودەمیان وشکە. باش ئەم حاڵەتانە ئێمە چۆن چارەسەریانکەین بۆ ئەوەی ئێمە لیک ڕژێنەکان بور و ژێنین و زیاتر ناودەم پاراو ببێ و تەڕوبڕ ببێتەوە بۆ ئەوەی ئەو توێژاڵە بەکتریانەی کە دروست ئەبن و هەڵ ئەنیشێن لەسەر دان و پووک و هەموو ڕووپۆشەکانی ناودەم بەم لیک و بەم ئاوە و بەم تەڕایەکە دروزە بێ ئەشۆرێتەوە تەنها لە مانگی ڕەمەزانانە ینی بۆ هەموو کاتەکان بە شێوەیەکی گشتی بەڵێ ئینجایەمەوە بۆ سەرەوەی باسی ڕەمەزانەکەمەوە پاژێکە حەزم کرد وەکو بە شێوەیەکی گشتی کە باسیکەین کە چۆنە اینجا دوای ڕەبتێکینەوە لەگەڵ ڕەمەزان و کاتی چۆن شیرینی خۆی تو چێکی و لەم بابەتانی کە بەڕێزت باست کرد. بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ ئەو خەڵکانی بۆ مرۆڤانی کە لیکیان کەمە وەکو باسم پەیوەندی بە ڕەمەزانەوە نیە ئاو زۆر بخۆنەوە و ئەو بنێشتانە بەکاربێن کە شەکریانتیانە بۆی لیک ڕژانەکان بور و ژێنەوە بتوانن ناودەم بشۆنە و هەمیشە ناودەم تەڕوبڕ بێ و پاکوتەمیستانانت بۆنیش دروست نابێ. ئەوەش حاڵەتێکی هەرچەنە سەرچاوەکانی دروستبوونی بۆنی دەم هەر لە ناودەمەوە نیە بەتەنیانی هۆکاری ترمان زۆرە ئەگەر ماوەی بەرنامەکە ڕێگەیە باسێکی ئەوەشەکەین. کەواتە ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە چۆن بتوانین ناودەممان تەڕ بوێ ئەمە گرنگە. ئەو خواردنانێکی ئێمە لە پاشێوە ئایخۆین بێگومان پەیوەندی ڕاستەوخۆ هەیە بۆ بێگومان هەنێک لەوانە پەیوەندی بە پارشێکردنەوەکەتەوە هەیە چۆن ئێمە بتوانین ئەو خواردنانە بخۆین کە تووشی وشک بوونەوەی ناودەم نەبین یا ئەگە توش بووین کەم توش ببین تا ئێمە پەنا ببرێت بۆ ئەو خواردنانەی کە ڕیشاڵیان تێ مەسەن وەکو ترۆزی وەکو خێار وەکو مثلا شووتی کاڵک خورما
ئەمانە ئەگەر وجودیان هەبێ لەبەری تاوان زۆرن بابەتەکەن و ماشەڵڵا هەموو ماڵەکان ئێستا ئینتەرنێتی تایەوەتوان هەر لە مۆبایل لە زیرەکەکەی خۆیەوە سێری خواردنانەکە کۆمەڵێک خواردن هەڵبژێرەکانی کە ڕیشاڵیان تێکە بە عەرەبی پێوترێ ئەلیاف ئەم ڕیشاڵانە نەکەر ناودەم بگرای بە شێوەیەکی گشتی جەستەی مرۆڤ با بڵین ئەپارێزە لە وشک بوونەوە. بەڵێ اینجا خاڵێکی ترمانێ ئێمە ئاوینی ئیسلامی پیرۆز ڕێگەی پیاوین کە ئێمە ئەگەر لە ڕەمەزانیشانە بێ 5 نوێژ ئەکرێت. ئەم 5 نوێژکردنە یەکێک لە کاتی دەست نوێژگرتنەکانە شتنی ناودەمە ئەڵبەت تۆ ئاوەکە قوت نایی بۆی ڕۆژەکە نەشتێ. ئەمەش ڕێگایەکی کێ بۆی ئیستقلالی کاتی نوێژکردنەکان بکرێت ناودەمیش پاگوتەمیز هەم ڕاگیرە هەم ئاوێکی لێ ئەمەش دیسانەوە تەڕیەکە. دێنەوە سەر سفرە و بەربان کە داهنیشی لەگەڵ یا خواردن ئەخۆی. هەموو پزیشکە بە ڕێزەکان ئاماژیان پێوە هەر لە کەناڵە جوانی گەلی کوردستانەوە و هەم لە سۆشیال میدیاوە کە ئەڵێ بەپەلەپەل نان مەخۆن. ئەوە زۆر گرنگە. ینی کاریگەریە نەک لەن سەر ناودەم کاریگەری هەیە لەسەر ناو هەموو کۆی عزوەکانی لەشی ئینسان تۆ ماوەیەکی زۆر نانت نەخواردووە بەڵێ ئێستا باسیەکەین. نانەکەت دەزەکەی بە ناخواردن هەوڵ بە لەو فترەیە کە ماوەیەک تەمە نەک بە خێرایی لە ماوەیەکی کەما لە نیو سەعاتە تۆ 8 کوب ئاو بخۆیتەوە 8 پەرداخ ئاو بخۆیتەوە. ئەتەکە ڕۆژوو ئەشکێنیت هەوڵ بەیانی ئەو ماوەیە ئەو مەسافەیە درێژکەیتەوە بەلایانی کەمەوە لەوەش. بەڵێ ئەبێت تۆ ئەو فترەیە مەسەلەن بۆ نمونە وەکو ئەمەیان ڕێی خۆمە مەسەلەن بۆ نمونە تەجروبەم کردووە بەرمانەکەیتەوە دەزەکەی بە ناخواردنێکی کەم دواتر دەزەکەی بەوەی کە شیرینی و شلەمەنی ئەخۆی هەم بە شێوازی شەربەت هەم بە شێوازی ئاخواردنەوە. بەڵێ من قسەم هەیە لەسەر شیرینی دەستکرد و لەسەر خواردنە گازیەکان تۆزێک دوورکەویتەوە لێ بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە زۆر باشە. لە کاتی پارشێو بوونە پەنامە بەبەر و خواردنانی کە سوورەوە کراون، پەنامە بەربەر و خواردنانی کە سوێرن، پەنامە بەبەر و گۆشتە سپیانی کە ئاوچێشە، پەنامە بەرەبەر ئەو خواردنانی کە بەهاراتیان پێوەیە. ئەمانە ڕۆژویەکی ناڕەحەتت بۆ دروستەکە لە کاتی ڕۆژوگرتنە ناودە موشکەکە کۆی جستەی مرۆڤ وشکەکات کە تۆ پێویستت بۆیە ئاو خۆیتە بۆ تاویزی ئەو خوێ و بەهارات و سوورکردنەوە ئەو شتانی کە تۆ لە کاتی پاشەکردنا بەکاردێن و لە کاتی پاشەوە زیاتر گرنگی بە خواردنانە بدەین کاری شاڵی تێدا. ئەوە زۆر گرنگە بەڵێ بەڵام بۆ پارشێوەکانە سەمەسەرم بۆ نمونە خواردنێکی سوورۆکرا ئەخۆی لە کاتی بەربانە ئەتوانی تا کاتی پارشێوکردن تۆ ئاوێکی زۆرە خۆیتەوە و کاتی خۆت باڵانسەکەیتەوە جارێککە گرنگە تۆ کە تا زووتر پارشێو بکەیت ئەو کاتە دەرفەتەوە تێ زیاتر ئاو بخۆیت. مەرج نییە لەبەرەی بۆ نمونە کاتژمێر 3:30 بەیانی بانگ ئەفەرمێ کە ئیتر تۆ ڕۆژوو ئەگریت ئیلا تۆ مەسەن سەعات 3 هەستی نان بخۆی ئەتوانی لە 1:1 و مەسەلەن بۆ نمونە نانەکەت بخۆی تا ئەو کاتی بڵین بانگ ئەفەرمێ ئەتوانی سەوائلێکی باش بخۆیتەوە ئاوێکی باش بخۆیتەوە. ئەگەر هەر حەزت کرد مەسەن بۆ نمونە هەیە بۆ پارشیان حەزەکە برنج و شلە و گۆشتوانە بخۆ بەڵام دائیمە تۆ ئەگەر پەنا بەریتە بەر ئەوانەی کە شیرەمەنین لە پەنیر و ماست و ئەو پێکهاتانە ڕۆژەیەکی باشتر ئەتوانی بەدەستبێنی هەم تەندروسترە هەم باشترە بۆ ئەوەی کە تۆ لەشت وشکی کەم بەخۆیەوە ئەبینێت. باشە ئەدیۆر زیانەکانی ئەوەی کە تۆ ناودەمە وشت بێت بۆ دەمردانەکان زیانەکانی چییە؟ وەکو باسم کرد وشک بوو نێوی دەم چ ئەگەر لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بێت چ ئەگەر بە هەر هۆکارێکی نەخۆشی بێت چ ئەگەر ئەو کەسە لە خواییەوە لیکی کەمە زووتر هەوکردنی پووک و چواردەوری دان و کلۆربوونی دانی زیاتر گەشاکات لەبەرەوەی کێشاڵێکی بەکتریا دروزە بێ ئێمە ئەگەر باسی خۆناغەکانی دروستبوونی کلۆر بکەین چۆنە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە من نانم خواردووە خواردن لە بینی دانەکانمان بەجێ ئەمێنێ یاخود نیشتنی خواردن و پاژماوەکانی لەسەر دانەکان لەسەر ڕووپۆشی دانەکان تەرەسوباتی بەسەریاوە کەڵەکە ئەبێ دواتر ئەگەر هەنێک خەڵک هەیە کە ئاوا ئەکات مەسەن هەر بە دینۆکی دەستی خۆی سێرەکە زەردیەک لەسەر دانەکانی هەیە ئەوە سەرەتاکەیەتی کە وردەورد ئەوەیە کە دانەکە کلۆر ئەکات
ینی ئەو پاشماوی خواردنەوە ئەو بەکتریان و میکرۆبان لە ناو دەمی مرۆڤ ئەژی بەڵێ ئەچن ئەو خواردنان و پاشماوی خواردنانە ئەخۆن و ترشێک ئەڕۆشن دەزەکەن بە تەحەلول و بە تێکشکاندنی تەبەقەی یەکەمی دانەکە کە لە ناو هەموو مانابەوە پێوترێ مینا دواتر ئەم مینا و دروستبوونی کلۆرە خۆی سپیە گۆڕانکاری ڕەنگی بەسەرایە تا شکل لێگۆڕێ بەرەو قاوەیی و ڕەش و وردە و دەداخورانی دانەکە دروست جگە لەوەشی کە پووک و ئێسکەکەش لە هەندێک قۆناغی ترە خۆتۆ هەر لە دانا ناوەستێ دابەزێ بۆ شوێنەکانی ناودەمی هەوکردنی پووک و ئەوانش دروستەکان لەگەڵ خۆمان پارێزین لاوشبوونەوەی ناودەمادەم هەموو زەرە و زیانەی هەیە با بێکمان بە تێپەڕبوونی کاتی شەکەرتۆ بۆ شێوەیە بەردەوام زیانەکانی زیاترە بێت وەکو دکتۆر سەنگەر وتی ئەو ڕێمانەی کەوتی کە خواردنە ڕیشاڵەکان با گرنگی پێ بدرێت نەک هەر لە ڕەمەزان ئەبێکمان بەدەر لە ڕەمەزانیش زۆر باشە دکتۆر سەنگەر بەردەوامی لە گفتوگۆکانمان هاوکاران فیچەرێکیان بۆ ئامادەکردوین لەسەر لوق کە بەتایبەت لەم ڕەمەزانەیە زۆر گرنگی پێدرێت و ئەخرێ هاتەکۆ بینەری بین و گەڕێنەوە. ئەم لوقمەش دروستکردنی بریتە لە ئاو و شەکر و لێمەدۆزی و نیشاستە لەگەڵ گوێسندا 8مانە لوقمی کەمان هەیە مەسەلەن بە مستە دروستیەکەین بە کاکڵە دروستیەکەین ئەمانەشمان هەیە لوقمشمان هەیە بە هەنجیر دروستیەکەین لوقشمان هەیە بە قەیسی دروستیەکەین و هەروە سەجووقش بە دۆشاوی خورما هەمانە و بە دۆشاوی ترێش هەمانە دروستکردنەکەی بەم شێوازەیە هەرا لوقمی شروبیشمان هەیە ئەوش ئاو و نیشاستە و لیمۆدۆزی و ئارد بەکارهێنین بۆ دروستکردنی ئەمانە دروستەکەین لە مانگی ڕەمەزانە تەنها ئەم لوقمە و لوقمی ئاردایی سەرفە بێ زۆر بەکەمی سوجوق و باسوق و ئەمانە سەرفە بێ ئەم لوقمە سادە لە بۆنەی ئەوەی شتێکی هەرزانە لەبەر ئەوە بازاڕی هەیە هەموو کەس ئەتوانێ بیکڕێ هەندێک توشەیە خەڵک داواکاری خۆیان هەیە مثلەن ئێمە لوقمی دووڕەنگمان هەیە دروستی ئەەکەین بۆ خەڵک لەسەر شێوازی خۆیان بە مەسەلەن خۆیان بستە هێنن بستەی پاکراوە هێنن ئەڵێن بۆمان دروستکەن 10 کیلۆ بستە 20 کیلۆ بستە تێی ئەەکەین ئێمە بە سەرێکی گونجاو بۆی دروستەکەین خۆی بستەمان بۆ هێنێ و تێیەکەین بۆی لەسەر شێوازێکە خۆی بیەوێ داواکاری خۆی بێ تقریبا من لە ساڵی 2002-2003 دەستم کردووە بەم ئیشە لەوانەیە هەر لەیرانە بووم بەڵام 3 جێگامان گۆڕیوە سا ئەمە 5 ساڵی ڕێکە لەیرە بەردەوام ئیشەکەین بۆ خەڵک لەسەر داواکاری خەڵک مەتەنەن لە دوایی ڕەمەزان شۆیا لە پێش ڕەمەزانەوە هەموو کات کراوەیە دوکانەکەی ئێمە لە چاو پارە ڕعبێکی پار داواکارمان نەبووە کە خەڵک پێمان بڵێ ئەم لوقمامان بۆ دروستکە و بابی بین سەنەم بۆ دەرەوە شارە خەڵکی ڕانێ و قەڵاتزێ و هەڵەبجەی شەهید و هەڵەبجەی تازە و
ئەو مەتیقانە هەمویانە هاتن مەسەڵەن بە 1000 کیلۆ بە 700 کیلۆ باری ئەنە کرد بەڵام ئەم ساڵ هەندێکیان هاتوونەتەوە لە 200 کیلۆ لە 150 کیلۆ تێپەڕ ناکە لەبەرەوەی ئەڵەن خەڵک داهاتی نییە و پارەی پێ نییە. ئێمە لە مانگی ڕەمەزانە 8 کەس ئیشەکەین لێرە و لە دوای مانگی ڕەمەزان 3 کەس بۆ 4 کەس بە بەردەوامی ئیشەکەین لێرە. یەکێکمە 2 کەسمان دەقمی شروبی ئەکایەتەن 2 کەسمان سجوق و لوقمەکانی کەشەکەی نەتوانین بە 4 کەس مەحمەدێکی یاوا گەورە بە 4 کەس دەڕوا بەڕێوە لە دوای مانگی ڕەمەزانە. بەڵێ خۆشەویستانی ئێمە لەگەڵتانە بەردەوام ئەبین دەستخۆش بۆ هاوکارانمان و هیوای لەش ساخت و تەمەندرێژی بۆ برانەش ئەخوازین کە بەردەوامن لەسەر پیشەکەیان. دکتۆر سەنگەر ئەمە دروستکردنی لۆقە بۆ بێگومان کاڵین ئێمە شیرینی دەستکردەکان جۆرەها شیرینیمان هەیە بێگومان بەپێی پێک هاتەکانیان گۆڕانکاریان بەسەرادێت بۆ زیانەکانیشان لە شیرینێک و بۆ شیرینێکی کە زیانەکانی گۆڕانکاری بەسەرادێت بۆ دەمودانەکانمان. بەڵێ بێگومان ئەو ئەگەر باسی شیرینەکان بکەین یاخود خواردنەکان بە شێوەیەکی گشتی هەر خواردنێک هەر شیرینێک بلچێک بە دانەکانە بنووسێ بە دانەکانە زیاتر بمێنێتە لەسەر ڕووپۆشی دانەکان مەترسی زیاتر هەیە بۆ کلۆربوون ئەو زەر و زیانانەی کە بەدان و بە پووک و بە چواردەوری دانەکانکەوێت کەواتە لوقمێکی شیلە زیاتر بە دانەکان و ئەمێنێتەوە وەک لە لوقمە قازیەک نەستەلەیەک زیاتر ئەمێنێتەوە بە دانەکانەوە وەک لە خواردنی پاخلاوەیەک. بەڵام ئێمەش هەموویمان حەزمان لێتین خۆم منیش خۆشم ئەی خۆم چۆن ئێمە ئەمە چارەسەرکەین بیشی خۆین ئەو حەزەی خۆشمان چارەسەرکەین بیخۆین و بێگومان نەژێڵین کە زیان بە دانەکانمان هەر زۆر ئاسایی ئەتوانی لوقمەکەش بخۆیت و ئەوەشی کە ئەلکێ بەدانەوە هەمووی تام و لەزە تووشی خۆی هەیە و ئەتوانی دانەکانت بە ئاو بیشۆی تەنها بە ئەو بەڵێم بۆ شێوە ناڵێ مەسەلەن بۆ نمونە ئێستا لوقمێکی شیلەوان خوارد و هەستم خێرا بچم ئاوا بکەم بە دەممان نەخێر بۆ شێوەیە نییە هەر ئاو خواردنەوە پەرداخێک ئاو دانرا بێ جیاوازترە مەسەلەن تۆزێک تەمەڵی نەکەین لەوە بڵێ وڵا با تاماوەکی لە ناو دەمما بنێتەوە تۆزە خۆشە بەڵێ بێگومان هەمووی تام و چێژی خۆی هەیە و ئەو بەکتریاش ئەکسەر ناتوانێت بۆ شێوازە سەریع بچێتە سەر ئەو دانانە و خێرا ئەو لوقمێکە بیا لکاوە بیخوات و یا ئەو شیرینی بیان و ساڵ بیخوات و دەستکا بە با بڵین زەر و زیانەکانی خۆی و ترشانی خۆی بڕژێ نەخێر بەڵام گرنگی بەدانەکانت بە ئێمە ئەگە سەرنج بی لە کۆتایی هەموو دەڕێگا باسی شتنی دانەکەین یعنی هەموو سەرچاوەکە ئەگەڕێتەوە بۆ پاکوتنی بڕوا بکە ئەگەر خۆشت نەشۆی لەوانەیە دوای ماوەیەک تووشی کێشەی پێست ببی کە هەرچەنە من پسپۆڕی پێست نیم و نابێ قسە لەسەر ئەوانە بکەم بەڵام هەر بە شێوەیەکی گشتی ینی تۆ سرت نەشۆی سێرەکەی تاڵی لێ ئەەکەوێت سرت نەشۆی مەسەن سێرەکەی کڕێژ دروزەکە بۆنی یەت یعنی ئەمانە هەمی بەکتریا و ئەنجامی تێکشکانی و بەکتریا و چڵک و پیسەی کە دروزە بێ ئەوە بێ ئەو حاڵەتان ڕۆی پێویستی بە پاک و تەمیزێ بەڵێ بێگومان بۆیە ئەو شیرینی و لوقمەش کە ئەخۆری ئەگەر لە مانگە ڕەمەزانی پیرۆزابێت چ ئەگەر ڕێنمایەکان بە بەردەوامی بۆ دوای مانگە ڕەمەزانی پیرۆزیش بێ هەر شیرینەیەکت خوارد گرنگی بە دانەکانت بە هەر نەتوانی ئاو لە دەمت ڕابێ خشانە پێشن دانەکانت بشوێت و پەت لە دانەکانت بێ دوایشتنی بە فڵچە و دەرمان کۆتایی پێێت دکتۆر هەنێ خواردن هەیە خۆی شیرینە ئێستا بۆ نمونە خورما ینی هەمان زیانی هەیە ئەگەر بۆ نمونە بەدانەکانە بمێنێت خۆت پرسیارێکی جوان هەر لە ناو جۆرەکانی خورما تایەتی نالکێ بەدانەکە تیاتێلکێ بەدانەکە هەر لە خورما خۆیان بەڵام ئەو شیرینەی کە لە خورما هەیە جیاوازە لەو شیرینەی کە لە شیرینێکی دەستکردا دروزەرەگەت جۆرەکانی شیرینی و لوقم و ئەوشتانی کە باسەکرێت چونکە ئەو شکلی گلوکۆزە وا دیراسە کراوە بەکتریاکان زیاتر سوودی لێ وەرئەگرن بۆ ئەوەی بە نەتیجە دانەکان کونکەن مرۆڤێک چۆن نان ئەخوات پیسایی ئەکات ئەو بەکتریایش ئەو
باقیاتی خواردنەی کە لە بینی دانەکانی تو بەجێ یاخود لەسەر ڕووپۆشی دانەکان تا بەجێ ئەمێنێ ئەی خوات و ئەو ترشە ئەڕێژەیە کە دەزەکا بە کونکردنی دانەکە و کلۆریانەکە ئەوەیە فکرەکە بەڵام کە تۆ گەڕ ڕێگریت لێگت وکووا تۆ مرۆڤێک بخیتە ناو ژوورێکەوە خواردنی لێ ببڕی ڕۆژێک دوان سیان چواردە هەر لە برسا ئەمرێ تۆ بەکتریا کە تۆ دانەکان ئەشۆی لە دوای 20 دقیقە دروزە بنەوە ئەو دەرمانە مەوادی تیا من زۆر نامێ خەڵک بۆ مەشغوڵکەم پێکاتە عیلمێکی چیە بۆ نمونە فلۆرایدی تیا قاتیلی بەکتریایە باشە دوای 20 دقیقە دروزە بێتە بەڵام ئەگەر بینی دانەکان بە پەت پاکردی بێتەوە خواردن بۆ بەجێ نەهێشت بێ کلۆری لە دانەکانمان نەبێن و خواردنی تیا بەجێ نەما بێ بینی دانەکانم گەورە نەبن و شاژ نەبن و معالەجە نەکرا بە سەردانی پزیشکم نەکرێ بۆی بۆم چاکە خواردنی تیا بەجێ بمێنێ چکە فڵچە ناگاتە هەموو جێگەیە زائدن ئەوەشی کە بە فڵچە دانەکانم شتبێ بەکتریا ئەگەر وجودیشی هەبێ ناتوانێت ئەو زەرەرە بە بەڵام من نانەکە بخۆم بەسەریا بخەوم یاخود لقمەکە بخۆم پێش پاشێ و ئاو لە دەم ڕانەیە یاخود هەر کاتێکی کەش بێ عسرانیش بە هیوای هەڵەسە مەسەڵەن حەزی لێ بسکیت و لقمێک بخۆ ئەمە خراپە تو ئەگەر بەسەریا پاڵکەیت و یا مەسەن سێری فلیمێکەکە بە درێژایی دەمی داپستۆ و خواردنەکەی تاوا کردو تااقەتی ئەوەی نیە پەرداخی ئاوکە بەسەریا تااقەتی ئەوەی نیە ئاەک لە دەمی ڕابە نەخی هەر بە فڵچەبی شە بە بێ دەرمان من پێ دەڵم تووشی هیچ نابی یاخود پرۆسەکە دواخی باشە باسی شتنی دانەکرد وەک دەزانین کە لە مانگە ینی کەمتر تۆ دەمودان دەشویت بەرەوەی بە ڕۆژویت و کەمتریش خواردن و خواردنەوەکانە خۆیت شەوان پێش خەڵتن پشۆرێت و هەروە دوای پاشێویش دەموددەم پشۆرێت یاخود یەک جار بەسە و ئایا ماوەی شتنەکەی ئەبێ زیاد بکرێ ماوەی شتنەکەی چەند نەبێت ماوەی شتن مەبەستە لێک کە فڵچەکە چەند لە ناودان تا بێ بەلانی کەمەوە 2 دقیقە من ئەوم هەموو جارێک باسی ئەوم کردو و تومە ئەبێ سەبرت هەبێ نابێت بەس خۆت پیشانی فڵچەکە بیت و بڵێ دانمشتۆ زۆر کە زێ سەردانمانەگا لە کاکتۆر وەڵای من دانیشمەشم کەچی هەروایە بەس خۆی ڕاستی بێ ئاوایەگەکە ئەستن زۆر شوێن هەیە فڵچەشی پەرنەکەوتەوە ئەمە دانشتن نییە بەڕاستی بەڵام هەر باشتر لەوەی کە هەرنێکی بەڵام من بەی شوێن نەسیحەتیەوە ناگەم بڵێم وەڵا ئەوەش مەکە نەوەڵا هەر چۆنێکێکی بیکە باسی دانشتنت کرد لە کاتی بە ڕۆژوو بوونە مەسەڵەن من پاشێوەم کردووە دوای پاشێوەکە دەمودان مشت و پەتی دانەکانم بەکارهێنا و خواردنی بین دانەکان و هەمووی دەرهێناوە باشە هەموو جارە منەوە قسەیەکەم ئەڵێم باشتر وایە پەتی دانەکەت لە بەردەم ئاوێنە بیکی بۆ چۆن دانەکان دەشۆی لە بەردەم ئاوێنە فڵچە لەبەر ئاوێنە بێ باشترە تەجروبەی بکە زۆر جار هەیە خواردنێک گۆشتێک شتێک ئەو شتانێک کە ڕیشاڵە نەچێتە بینی دانەکانتەوە ئاواکی دەریێسێکی پارچێکی دەرە پارچێکی بەجێمەوە ئەگەر تۆ کوێرانە بیکەیت و لە بەردەم ئاوێنانە بێ باشە سێرەکی پارچەیەکی بینی لەسەر پەتەکە و دەرچوو دڵت خۆش وەڵام سێرەکی پارچێکی تێ بەجێمەوە بۆی ئەگەر لەبەر ئاوێنا بکرێ ئەی بینی کە شوێنێکەکە خواردنی و باکاتی خواردنی تا بەجێ بمێنێ کەواتە پاشەوەمان کردووە دانەکانمان شتۆ بە فڵچە و دەرمان پەت ئەین لە بینی دانەکانمان هیچ خواردنێکم بەجێ نێشت خوا ئاو خۆم و تاو کاتی الله ئەکبەر ئەکات و بانگ ئەفەرمێ بۆ ئێوارە کاتی بەربانگێت وەکو بەیانی لە خەڵ هەستانەکە وایە ئاوێک لە دەمە ڕابە کافیە پێویست بە فڵچە دەرمان ناکە کە نانت خوارد پێویست بەوە ناکات بجیتە بەرمەخسەل و فڵچە دەرمان بەکاربێنی ئەگەر کردە هەر بە فڵچە بیکە و بینی دانەکان بشۆ پێویست بە دەرمانەکەش ناکات یا ئاو خواردنەوەیەکی زۆر چۆ عادەتەن ئەوانەی کە ڕۆژوو ئەشکێنن تا ئەو کاتی تا چەند سەعاتێکی یەکەم مەسەڵەن بۆ 3-4 سەعاتی یەکەم بە بەردەوامی خواردنەخۆ لە خواردنی و برنج و شلە و شۆربا ئەوانە تاو ئەبێ بەپی ئەو سفرە و خوانی کە ئامادەکراوە دواتر سەیرەکەی حەزی لەوەیە میوە بخوا حەزی لەوەیە ئەڵێ شەربەت و شیرینی بێن ئەمە ئەگەر شەربەت و شیرینەکە لە هەما کاتا دانرابێت لەسەر سفر بۆیە خۆی مرۆڤ ئەتوانێت تایم بۆ خۆی دانە لێک کاتی کەمە تکا ئەەکەم خواردنێکی زۆر مەخۆن چونکە هەموو وشک بوونەوەیەک ئەگەر هی گورچیلەکانیش بە هەر خراپە من باسی دەم ئەەکەم ئەویش هەر خراپە بەرەوە لە بینی با بڵین چۆنەڵێ ئەگەر مانشێتەکەمان ئەوە بە قسەکانمان ئەوە بێن با ناودەم تەڕێ تکایە زۆر باشە دووتەرە ئەو کەسانێک کە بۆ نمونە دەمودانیان تاقمە ئەو کەسانێک کە تەمانیان هەڵکشاوە یاخود ئەو کەسانێک کە جوانکاری دیدانیشیان کردە بە هەمان شێوە دەر بە هەموو شێوەکانی ئەمانش ئەبێ ینی ئاوە ئەو گرنگی بدەن بە پاک و خاوێنی دەمودانیە نەخۆت هەرچێکی خۆم بیخۆن بۆ ئەوان زیان نییە هەر چۆن فڵچەی
تایبەت هەیە بە دانیشتنی ڕۆژانە فڵچەی تایبەت هەیە بۆ ئەوانەی کە تەل و تەقویم و ڕاستکردنەوەی دانیان هەیە هەرچۆن فڵچەی تایبەت هەیە بە جۆرەکانی تری پووک مەسەن هەیە بینی دانەکانی کرا فڵچەی تایبەت هەیە فڵچەی تایبەتی ژێ بەشتنی تاقم ئەنگ باسی تاقمەکەین جارێ چونکە ئێمە دوو جۆر دان دروستکردنمان دان دروستکردنە بە شێوەیەکی گشتی ئەوەیە کە ئەجوڵێ ئەمە فڵچەی تایبەتی خۆی هەیە و دەریێنی تو پاچێکی تۆ مەفروزە دوای هەموو ناخواردنێک و ئەگەر پارچێکردن بێ ئەگەر باسی ڕەمەزان بکەین یا ئەگەر مەسەرەن دوای بەربانگ بێ مەفروزە ناودەمەکە ئەو تاقمە دەربێت ئاو لە دەم ڕاوێت چکە خواردنە چێتە بینی تاقمەکە و مەڵاشوو یا ئەچێتە ژێر دانەکە لە گەر باسی خوارەوەکەین لای زمانەوە ئەچێتە ناوی بەرە ئەبێ پاک بکرێتەوە بۆ ئەوەی هەوکردنی پووک ڕوونەیە فطریات ڕوونەیە گەشەکردنی بەکتریا ڕوونەیە لەو جێگایە بۆ ئەبێ پاک و تەمیز بێ کاتە ئەو بەڕێزانەشی کە تاقمیان هەیە بێ دانەکانیان نەڵێ تاقمە و ئەمە کلۆر نابێ نەخێت کێشەی پووکوی ئەسکت بۆ دروستەکە هەوکردنت بۆ دروستەکە هەچ ئیلتیهابێ لە هەر جێگایەکە دروست بێ ئەگەر هی دانیش نەبێ زەرەر بە گۆشت و ئێسک و پووک و هەموو ئەو نسیجاناکە لە ناو دەما هەیە نوعکی تر کە دانی سابتە بۆ نمونە یا مەسەرەن کیفەکانە کە دروستکرا ئەوانش ڕەنگ ئەگرن یعنی تۆ بڵێ وەڵام من کیف و دانم دروست کردووە و خۆ ئەمە سەناعیە مەسەلەن یا جوانکاریە تێک نەخێوانی ئەبێ پاک بکرێتەوە حتا ئەبێ سەردانی پزیشکی دانیش بکەی بۆ پاکردنەوەیان ئەوانش کلسەکەن بە ئەندازەی دانێکی ئاسایی کە خوا گەورە پێی بەخشیوی لەبەرەوە ئەویش هەر بە فڵچەی بەڵێ هەر ئەویان فڵچەی هەر ئەتیادێک نەخێ هەر فڵچەکی خۆت وی حاڵەتەکان دەوەر ئەبینێ من ئەگەر جێگایەک مشان بێ مەسەرەن بۆ نمونە بینی دوودان بێ نوع فڵچێکی تایبەتی بۆ بەڵام بە شێوەیەکی گشتی هەر ئەو فڵچەی کە ڕۆژانە بەکاردێ هەر ئەوەشە کە بەکاریە بۆ ئەگەر دانەکان ڕووپۆشی جوانکاری کرابن یاخود دروستکردنی جسر لەبەروی دانێک نەماوە بە نەتیجە ئەبێتە جوانکاری یاخود دانێک نەماوە لە جێگەیەکا بۆ ئەوەی کاری خۆی ببینێ ئەویش گرنگیدان و پاکردنەوەی ئەوێ چێ ئەگەر لە مانگی ڕەمەزانی پیرۆز بێ چێ ئەگەر لە دوای مانگی ڕەمەزان بێ پێویستە سەردانی دکتۆری دانیشکە ئەوی 6 مانگ جارە بۆ پاکردن و لابردنی هەموو ئەو کلس و بابەتانی کە لە سەردانی پێویستە 6 مانگ زۆر باشە کاکی دکتۆر لەسەر خواردنەوەکان زۆر جار ینی لا بەر پرۆگرامەکانی پێشووترە باسی سا خواردنەوە سارد و گەرمەکانمان کرد کە بێگومان تووشی لاچە زۆر جار تووشی ئازاری دانمان کات یاخودە نێزیانێکی هەبێت و بە هەمان شێوە خواردنەوەی چا قاوا بەتەبەت لە ئێستالاچە لە دوای ڕۆژوشکاندن حەزی هاوڵاتیان بۆ ئەو خواردنەوانە زۆر زیاتر بێت چۆن ئەمانە ینی بەپی پێویست ڕێک بخەین وانی وا بە شێوە بیان خۆینەوە کە زیان بە ددانەکانمان نەگەێنێ باسی چاو قاوت کرد ئێمە وا ڕاهاتوین و کەلتوری خۆمان و کەلتوری کوردەواری نانەکە تاو نەبووین آخر کەوچکماندانە نانسەڵن چاگە بابێت ئەمە زۆر خراپە بەڕاستی لە ڕووی ئەوە پسپۆڕێکی خۆراک زیاتر ئەتوانێت زانیاری زیاتر با لە من بەڕاستی بەڵام ئەوەیە پەیوەندی بۆ بەها خۆراکیانەوە هەیە هەڵمژینی بۆ ناو لەشی ئینسان ینی بۆ نمونە هەندێکی بواری ئیش و کاری ئێمەیە بۆ نمونە ئەو خواردنێک کە ئاخورێ هەرسکردن تەناو دەمەوە دەست پێەکات هەڵمژینی هەندێک بابەت بوو تێکەڵبوونی بە خوێن و بە جستەی مرۆڤ لە ناو دەمەوە دەست پێەکە ناڵم هەمووی اینجا دوای ئەوە کە خواردنەکە پارچە پارچە ئەبێ و لەگەڵ لیک یارمەتی دەرەبێ خواردنەکە ئەچێتە ناو گەدەوە لە گەدەوە ئەچێتە ڕیخۆڵەکان هەڵیان ئەمژێ جگەر فلتەرێکی زۆر باشە کە زەهر و هەموو ئەو شتانە جیاکاتەوە دواتر ئەوەی کە سوودی لێ ئەبەخشی لە کانزاکان سوود بەخشە لە کانزاکان لە خوێیەکان لە چەوری لە هەموو ئەو شتانی کە بەهای خۆراکیە بۆ خانەکانی لەشی مرۆڤ پێویستی پێێتی بۆ دروستبوونەوەیان و چونکە هەندێک لە خانەکان ڕۆژانە ئەڕوخێن و هەندێک لە خانەکان هەیە کە دروست ئەبێ مەسەن ماوەیەکی کە ئەڕوخێ بۆ بنیادنانەوەی لەشی مرۆڤ پێویستی بەم بەها خۆراکیانە هەیە کە بۆ شێوەی کە باسم کرد دواتر ئەوەی کە زەهر و مثلا با بڵێن مرۆڤ ئیسفادەی لێناکە لە ڕێگەی گورچیلەکان و ڕێخۆڵە و بە پیسایی و بە میز دێتە من لەمە زیاتر حەق بەخۆم نام لەسەر بابەتەکەم من پسپۆڕیم لەو بابەتە بە شێوەیەکی گشتی ئاوا هەیە لەبەرەوە خواردنی سارد و گەرم و ئەوانەی کە باسمان کرد لەسەر مینایدان خراپە چ ئەگەر بێت و گەرمیەکە پێش ساردێکە بخین یا ساردەکە پێش گەرمیەکە بخین ئەوان خراپە چکە مینای دانەکان ئەتەقێنێ
باشتر وایە خواردن بخۆین کە تەواو بووین لە خواردن بەلایەنێکەوە دوای نیو سەعات چا بخۆینەوە هەیە حەزی لێ ناکات ینی زۆرینەی خەڵک حەزی لەوە یەکسەر خەیە چای بکا بەسەری ئەمە خراپە لە ڕووی بەهای خۆراکیەوە بەڵام ئەگەر لە ڕووی دەمودانەوە باسی بکەین من هەرگیز لەگەڵ ئەوانە بووم هیچ شتێکی سارد شتی گەرمی بەسەرا بێ یاخوو بە پێچەوانەوە لەبەرەوە خواردن و خواردنەوەکان وەکو باسم کە تۆ بێ خۆت پلان بۆ خۆت دابنی هیچ عیلاقێکی بەوە نییە کە پزیشکی گەبێ ڕێنمایتکە هیچ پێویست ناکرد لە کاتێکی دیاری کراوە کۆمەڵی خواردن و خواردنەوە بە چەوری و سوێری و ترشی و بەڵ نەک دژبەیەکیش بن هەمی بێکەوە بیخێتە ناو مائیدەیەکی چرج بوو کە تۆ 16 سعات یاخود بەلایەنێکەوە 15 سعات لە وڵاتێک و وڵاتێکەوە گۆڕەیە زیاتر هەیە کەمتر تۆ نانن نەخوارد و دانیشی لێ کاتە هەمووی چیسەیەکە تووشی هەڵاوسانە بێت تێبینی بکە خواردن کەمتر بخۆ کەم خۆری دایم خۆر بە زۆر زۆر باشە زۆر باشە وەکو خواردنەوە گازەکانیش خواردنەوە گازەکان بەیت شێوەیەکی بەیت شێوەیەک لەگەڵیانی بەتایبەتی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە بەڵام ئەویش یەک ڕێکار هەیە کە من هەموو جارێک باسم کردو لە مخابەلەکانمە هەر لە پسپۆڕەکەی خۆمان ئەگەر باسی بکەین وەکو پزیشکی دان بە شێوەیەکی گشتی خواردنی گازی بە قەسەب بخورێتەوە باشترە بۆ لەبەرەوەی ئەم قامشی کە دائنی تو جیاوازە لە پەرداخێک کە ئەینەی بڵین بەدەمتەوە ینی لایەنێکم بەردانەکانی پشتەوە کە بەردانی پێشەوە نایە ئەگەر بە قەسەب بیخۆی قوت ئەچێ مەسەڵەن حاڵەتێکی ترمان هەیە حەزی لە ئاوی لیمۆ و ترشیەکانە ئەمەش دیسانەوە نەسیحەتیەکین بەداخەوە زۆرێتە لاوان درزەکرێتە بینای دانەکانیان سێکی ترشی خۆرێکی زۆر باشە قاشێک لیمۆلەت ئەکا ئێکا بەدەمیەوەدا ئەنیشە ئاوەکەی هەڵ ئەمژێ ئەم بە نەتیجە خراپ ئەبێ ینی زۆر حاڵەتی ئەمانە بۆ چارەسەرمان کردووە ناچار بین پەنامان بردووە بەر دەم جوانکاریدان ینی بەو ئەندازێتێکیات بەرەوە خواردنەوە گازیەکان لە بەروی ترشیان تایە خواردنەوە سروشتەکانیش کە ئاوی لیموویەکە ئاوی نارنجێکە ئاوی پرتەقاڵێکە ئەگەر نەبێتە خوو مەسەن هەیە خوی پێوە ئەگرێ حەزی لێتی بۆ شێوەیە ئەڵێ من لە ڕۆژێکە لاانە 9 کیلۆ لیمۆ بخۆم بەر لەو حاڵەتە باشتر وایە قەسەب بەکاربێنن بۆی بەردانەکانی پێشەوەنەکە قوت بچێت لە مناڵانە تەمەنی مناڵان گەورەش بەڵام لە مناڵان بۆ نمونە ساردی ئەخۆڕن یاخود بۆ لیمۆ یاخود مزرەمەنەکان بۆ بۆ شێوازە ئەخۆ بە قەسەب باشترە لە کاتێکا گەڕات حەزل لێبوونەوە توانین دەسی لێ من کاممان لە من و لە جەنابەت لێرەکە دەنێشین کۆلا ناخۆین یا خواردنەوە گازیەکان حەزمان لێتی بەڵام هەیە خوی پێوە گرتووە سەرسفرەکەی دامل لێتی باشترە قەسەبێکیشی لەگەڵا بێ ئەوە تەندروستی دانەکانی باشتر ئەپارێزیی نامنەکو خۆم هەرگیز لە خواردنە گازیەکان ناتوانم بێ بەش و خۆشمەی خۆمەوە بەڵام بۆ شێوازێکە خواردنی چاوڕە بێگومان باشە کاکتۆر زۆر جاکان کەسێ ئەڵێ من تەنها بەلەیەک خواردنە خوبێتە نازانم ئەمە خۆ خراپە یاخود ئاڵو گۆڕی خواردنەکان لەملا بۆ ئەولا تا چەند گرنگە وەگەر تەنها بەلایەک خواردن خۆی زیانی چییە؟ ئەگەر بەلایەک خواردن بخۆیت و لایەک ترکەی دائیمە ئەو لایکە بەکاری ئەهێنی بە پێچەوانەوە کلۆر نابێت یای درەنگتر کلۆر ئەبێ وە کەمتر کلسی لەسەر ئەنیشێ بۆ لەبەر تۆ دایمە بەکارێنەگە خواردنێکیشی پیانوسای بە خواردنەکەی دوای ئەو ژەمێکی تر یاخود لە دنیا ژەمەکانە کە شتێکیگە خوارد بە جوین خۆی پاگەکاتەوە یا تا ڕادەیەکی زۆر پاکوتەمیزیەکە نەکسەی سەد ئەو لاوی کە بەکاری نانی کە تۆ بەم لانان ئەخۆیت و لای چەپت بەکارن نهێناوە خواردن ئەنیشێ لە سەری سێرێکی کلت زیاترەکە بۆیە زۆربەی ئەو بەڕێزانی کە سەردانمانەکەن دەڵێ وەکو خۆیەک ئەو لایەن بەکارنێ ناسێکی یەکسەر پێڵم دکتۆر چۆن زانم دیارە کلسێکی زۆری پێ ئەوم بزیشکێکی زانێ بەرەوە وا ڕێنماکەین هەردوو لاوەکو یەک بەکار بێ ئەمما لە حاڵەتێکە ئەگەر دانێک دروست کراوە بێ نەتوانێت وەزیفەی خۆ ببینێ سەردانی دکتۆرێکە با بۆ چاکە دانە کلۆریتیا هەیە لەو جێگەیە پارچەی لە کاتی دەرهێنانە شکا و تیان ماوە هەموو حاڵەتانە ڕووە چونکە مەرجنی هەموو ئەو بەڕێزانە کە چوونەتە لای دانێک و پارچێکی تیان ماوەتەوە لە لای پزیشکەکەم حاڵەتە ڕووە بەڵام پزیشکەکە توانێت چارەسەریکە بەڵام بەداخەوە هەموو جارە من لە مقابلەکانمە پەنا بۆ ئەوە ئابم تکا ئەەکەم بزانن ئەو جێکی کە سەردانێکی پزیشکیانە چکە زۆر ئاسایم نتوانم هەموو جارێکە باسم کردەوە توانم وەکو پزیشک ڕفتارکەم و پزیشکیژنەوەم لە نەزانینەوە دانێ دەرهێنی پارچێکی تیامێنێ جسترێ دروستێکی خەلەلی علمی تایە یعنی من پێدەڵم لەگە پزیشکم حاڵەتانە ڕوویا بەڵام پزیشکەکە جیاوازەکە لەگە کەسێک کە ئەکادیمینی و پزیشک نیە و تەخەڕوجی نەکردو لە کۆلێجی پزیشکیدان ئەو بۆی چارەسەر دەکرێت ئەم بۆی چارەسەر ناکرێت لەبەرەوە هەندێک هۆکار هەیە خونیە خەلەلێکەیە لەو جێگا داوا ئەەکەم خەلەلەکە چاکەن سەردانی پزیشکی دامکەن لە خەستەخانە حکوومیەکان لە عیادە تایبەتەکان لە ئستیشار و کلینیکە
کە ڕاوێژکارەکانی ئێواران کە سەر بە حکوومەتن ئەو بابەتانە هەموو یەکلا بێتەوە بتوانانی هەردوو لا بەکاربێنی. زۆر باشە دەستخۆش. دکتۆر سەنگەر کلۆربوون ینی لە بەشی سەر و خوارەوە فەرقی هەیە ئەگە بەشی سەرۆی دانەکانمان کلۆر بە یاخود خوارەوە مەبەست لێ دانی خوارەوە لەگەڵ دانی سەرەوە سەرەوە ئەگەر کلۆربیانی فەرقیە یعنی کلۆرێک لە دانی سەرەوە بێ و گلۆرێک لە خندانی خوارەوە جیاوازیە نەخێر جیاوازی نییە بەڵام بۆ نمونە ئەگەر خرەیەکی خوارەوە کلۆر ببێ دوو ڕەگی هەیە خرەیەکی سەرەوە سێ ڕەگی هەیە ئەگەر هاتو کلۆر بوونەکە وا بە پێویست بە دەمار بڕین کات تۆ بێت دەماری سێدان يعني عفوم سێ دەمار ببڕی لە دانی سەرەوەی بەڵام خوارەوە دوانە بڕی تەمە حاڵاتی ئیسtisنایە سەمەسندانی سەرەوەی زاریوە چوارڕەکە بەڵام حاڵەتانە ئەوە ینی تەغەیوراتێکە لە تووبە ڕوئێمە باسی شتەستان دەرەکاکین بە شێوەیەکی گشتی چۆنە مەسەن هەر لە دانی سەرەوە لە دوای کەڵبە مەسەن کێت دووڕکی هەیە بەرامبەرەکی ڕەفیقەکەی لە خوارەوە یەک ڕەگە سەرەوە دوانە پێچوانە بێتەوە لەبەرەوە ئەویان مەگەل لەو ڕۆ بڵێ مەسەن لە ڕووی چارەسەرکردن و هاتو چۆکردنەوە ئەگەر ئەوە بگاتەوە قۆناغانە بۆ چارەسەرکردن پێویست بە دەمار بڕینکە ئەلەوەیانە دەور ئەبینێ بەڵام وەکو کە کلۆر هەر کلۆرەگە لە هەر سەر هەردانێک هەر بۆ قۆناغانە دروزەوێ کە باسکرا. ئەی باشە دکتۆر هەندێک جار یعنی لە کوردەواری خۆمانە هەندێک یاودا و دەرمانی کوردەواری هەیە کە بەکاری هێنراوە بۆ ئەو دانانەی کە کلۆر بوون ئەمانە تا چەند سوودیانێ وەڵی طبی عشاب ینی ئەوە شتێکە وجودی هەیە یعنی ئێستا کە تۆ پێک هاتی دەرمانەکان و ماجۆنی دانەکانیش بکەی لە کۆمەڵ لە گەعشاب و ئەوانە دروستکراوە زایدەن هەندێک مەوادی کیمیایی ئەو شتانە بەڵام چ بەڵگەیەک هەیە لەوەری ئەم دەرمانی کە دروست کراوە سەرچاوەکەی کوێ نەکەرەوە تەنانەت هەندێک ئامری پزیشکیژێکە نازانین سەرچاوەکەی کوێ لەبەرو ئەگەر بەڕاستی پەسەند نەکرابێ لە ڕووی علمیەوە و هەندێک جێگا هەیە کە کاریان پەسەندکردنی ئەو بابەتانە مەسەن بۆ نمونە FDA یعنی ئەگەر ئەوە نەبێ من نەسیحەتی هیچ هاوڵاتیەک ناکەم هەر بەڕێزێک لە ناو بازار ڕابانگەشەی ئەوە کە من سپیکەرەوەی دانم هەیە چێ ئەڵێ ماوادێکی تیانە شوخت ناکاتە دانەکانە بە نەتیجە درزێک دروزە بێ و بە مروری زەمن دانەکەت حساس ئەبێ گەرمی ئەگەێنێ ساردی ئەگەێنێ کلۆربوونەکەی زیاتر هەیە بە دوای چارەسەری خێرەیە ئەگەڕێدانی ئەگەر بزانانی ئەم چارەسەرە لە ماوەی هەفتەیەک یاخود دەڕۆژ بۆ نەزانیارەکان لەسەر و دەرمانی کە لە بازارەکانە هەیە بۆ شەوێ لە ماوەی دەڕۆژە دەمودانەکە وا ئەسپیەکاتەوە بەڵام بیل لە زەرەکەی ناکاتەوە من بەداخەوە هەندێک حاڵەت هەیە لە سەرەتای دانانی عیادەما بوو کە سەردانی کرام لەلایەن دوو بەڕێزەوە ناویان پارێزراوە لەلای من معجزەی پاکردنەوەی کاشیان بەکارهێنا بوو بۆ لابردنی کلس تاوان هەموو پووک و دانیان عزەتی گەشت بوو پووکیان سوتا بوو بەڵحەمی تایبەتم بەڵێ چوو من غەرغەرەیان پێکرد و بەداخەوە هەموو ناودەمیان سوتا بوو چکە ئەو تایبەتانی و پاکەرەوەی ماڵە ئەوە بۆ بابەتێک بەکاری و بۆ بابەتێکی تر بەکاریەوە هەرگیز بۆ لەگەڵ تەندروستی مرۆڤایەک ناگرێتەوە کاتەبا لە خۆمان و پڕ ناکەین بە هەموو شتێکە و تەنها بە پێ ڕەنمایەکانی پزیشکی پسپۆر لۆ بوارەیە زانیارەکان وەرگیرن و بێگومان زۆر باشە دکتۆر سەنگەر بەردەوامە بین با پێکەوە بینەری سوودەکانی شلک بین و هەروە دواتریش باس لە میوەکانەکەین و هەروە مزرەمەنەکانیش بە پێی سوود و زانەکانیان بۆ ددانەکانمان با پێکەوە بینەر بین و وەگەڕێنەوە. شیلیک لە ١٩١ ڕێژەی ئاو پێک دێنێ هەروەها دەوڵەمەندە بە ڤیتامین سی و ڤیتامین بینۆ و مەنگەنیس و پۆتاسیۆم. شیلیک سوودی هەیە بۆ پاراستنی دڵ لە نەخۆشی، هەروەها دابەزاندنی پەستانی خوێن و باشترکردنی فەرمانی مێشک. شیلیک دژی ژێرپەنجەیە، تەندروستی چاو ئەپارێزێ، گرنگە بۆ بەهێزکردنی بەرگری لەش. دژی پیریە، شیلیک ڕێ لە قەڵەوبوون دەکرێت، زوو پەتەی هەڵامت ڕادەگرێت، مووی قش بەهێز دەکات و ڕێ لە ڕووتانەوە دەگرێت.
بەڵە خۆشەویستانی ئێمە پێکۆبینەر بووین لە سوودەکانی شلک کە پێگومان هەم میوەیەکی جوانە حەزەکەی بیخۆیت و هەروە میوەیەکی بەتامە و وەرزیشە. دکتۆر سەنگەر بەشێکی گشتی باز لە میوەکانکەین بەپێی ئەو ڤیتامینانەی کە لە میوەکانە هەیە، هەنی کاریگەریە لەسەر دانوان یاخود هەنە میوە هەیە ڕقە هەنێک هەیە بە پێچەوانەوە یاخود میوە ئاودارەکان ئەمانە هەموو کاریگەریان هەیە؟ ئەمە گەر بە شێوازێکی کرد وەڵام بینەوە لەسەرەوە بابەتانە. خۆ دەسە شتێکت باس کرد باسی ئاوت کرد کەواتە ئەو میوانی کە ئاوارن باشترە لەو میوانی کە وشکن. ئەو میوانی کە کەمتر ئەلکێن بە دەمودانە باشترە لەو باشترە لەو میوانی کە زیاتر ئەلکێ، ینی جیاوازی لە نێوان خورمایەک و دەنکە خورمایەک و دەنکە قەیسەیەکە هەیە. جیاوازی هەیە لە نێوان دەنکە قەیسەیەک و خواردنی قاشەشوتیە. بەڵام بە شێوەیەکی گشتی هەموو ئەو شتانی کە سروشتین خوای گەورە نیعمەتەکەی خۆی پێبەخشیوین گرنگی خۆی هەیە. بۆ نمونە ئێستا باسی لە راپۆرتەکەتانە باسی شلیکتان کرد. کۆمەڵێک ڤیتامینی تیا لەوانە ڤیتامین سی زۆربەی میوەکان تایەتی. خۆ لەوانەیە بیبەرێکی سەوز نەک لەوانێ سەیسە لە پرتەقاڵ زیاتری تایە. بۆ نمونە ڤیتامین سی مەسەڵەن سوودی لێ ئەبینی بۆ کۆی لەش، بەڵام ئەگەر ئێمە باسی دەمودانکەین وەکو پزیشکێکی دان کە پرسیارتان لە من کردو ئیسیفادەیەکی باشی هەیە بۆ هەموو ئەو برین و حاڵەتانێک کە لە ناو دەماڕوو ئەیە زووتر چاکێکاتەوە. ئیسیفادەی زۆر باشی هەیە بۆ پووک و بەهێزی پووک و مانەوەی و زائدەن سەرجەم ئەو ڤیتامینانی تریشی کە لە ناو هەموو پێکاتی هەموو میوەکان هەیە. لەبەرەوە من دەسەرەتای بەرنامەکەی ئەمڕۆ لەگەڵ بەڕێستان کە باسم کرد هەموو خواردنێک خۆ کەم خۆری دایم خۆر بە شلیکی ژەگە دانیشی هەموو ڕۆژێک بیخۆی لەوانەیە لە شوێنێکی کەەوە ناڕەحەت کات عزوەیەکی کەی لەشت بۆ نمونە. بەڵام جیاوازی هەیە لە نێوان ئەوەی کە مەسەڵەن ترەیەکی زۆر خۆی وەک لە شلیک خواردنێکی زۆر شەکرێکی زۆرتر هەیە لە ناوترەیە ئەگەر بەراوردیکەین. دواتر مەسەڵەن بۆ نەوە شەکرێکی زۆرتر هەیە لە ناو شووتیە. جا ئەوە بە لێ گەڕێن زیاتر بۆ پسپۆڕی خۆراک، بەڵام ئەوەی کە ڕەبتی هەبێ بە ئیشی ئێمەوە وەکو پزیشکی دەدان زیاتر ئەوەیە کە بەڵێ زیاتچکە هەمویان ڤیتامینیان هەیە، هەمویان بەهای خۆراکی خۆیانیان هەیە. ئەو خواردانەی کە ئاویان زیاتر هەیە و ئەو خواردنەی کە کەمتر ئەلکێن بەدانە ئەوانە با بڵین ئەوەی کە خواردنی زۆر بڵێن ئاوی زۆرتر تایە باشە، ئەوەی کە کەمتر ئەلکێ بەدانە ئەوانە باشە بۆ لە مانگی ڕەمەزانە گرنگی بۆ میوانە بدەن. زۆر باشە. دکتۆر سەنگەر دوڕەنمایی تۆ یاخود ئەگەر شتێک مابێت ئاماژەمان پێیان نەکرد بە بفەر ئێمە لە ڕێی ئەم چاپێکوتنەی کە لەگەڵ بەڕێستان ئەنجاممانە ڕێنمایەکی زۆرمان کرد. دیسان و باسی ئەوەکەمەوە ناودەم تەڕ بێت چ ئەگەر لە دوای بەربانکردنەوە کەوتمان بە چەند خۆناغێک بتوانی بەلایانی کەمەوە هەش کوب ئاو بخۆیتەوە هەش پەرداخ ئەگە زیاتریش بێ باشتر بۆی کۆی ئەندامی هەرس و خانەکانی لەشی مرۆڤ و نەک هەردەمودان تەڕ و پاراو بێ پەنا نەبێتە بەر ئەو خواردنانی کە لە کاتی پارشێوانە کە سوێر و با بڵین و ئاوچێشە و وشکە و بەهاراتی پێوێ و سوورکراونەتەوە. دکتۆر ئەمانامی کاریگەریان هەیە لەسەر بۆنی ناخۆشی ناودەمیش. طبعاً ئەگەر ناودەم وشک بخۆیشێکە لەوانی کە ئەوانی کە دەمیان بۆنیەت ئەگەر وەکو باسم کرد هەروەکارەکەی دەم نییە هەر دەمودان نییە بۆنی ناودەم بەڵێ ئەوەیە کە ناودەم وشک بێ کلۆر هەبێت ناودەم بۆنیەت نەخۆشەکانی کۆ ئەندامی هەرس و جگەرت هەبێت ناودەم بۆنیەت یعنی وە کۆمەڵێک شتی تر هەیە هۆکاری تر هەیە لەسەر ئەو بابەتانە هەر بۆنین کە یەکی بۆنی دەمی هاو مانای ئەوە نییە کە ئەو کەسە کلۆریدانی هەیە کێشەی دەمودانێ پێویستەکە لە دوای پشکنی سەردانی پزیشکی پسپۆ پزیشکێکی تر ئاڕاستێکە کەڵێ کەم کوتی لە دانەکانتان نییە سەردانی پزیشکێکی هەرس و جگەر کە بزانە مەعیدەت کێشەی نییە ڕێخۆڵەکان کێشەی نییە جگەرت کێشەی نییە بۆ شێوەیە هەتاکو هۆکارەکە دۆزرێتەوە بۆی چارەسەر بکرێت کەواتە بە شێوەیەکی گشتی پەنا ببرێتە بەر ئەو خواردنانێک کە شیرەمەنین پەنا برێتە بەر ئەو خواردنانێک کە ڕیشاڵیان تیا وەکو خورما وەکو شووتی وەکو کاڵاک وەکو درۆزی و خەیار و ئەوانە بۆ ئەوی وشک بوونەوەی مرۆڤ بە گشتی زائدەنەوەی دەمودانەکەش پارێزراوە بێت یا لە ڕادەیەکی
دیاریکراوە بمێنێتەوە کە تەندروست بێ و لە هەمان کاتیشا لە کاتی بەجێهێنانی فەرسەکان و نوێژەکانە ئەتوانی ئاو لە تەمەڕای بە مەرجێک مقەیەدی خۆ بیت و ڕۆژەکەت بەتاڵ نەکەیت و ئاقوت بێ چونکە یەکێک لە قۆناغەکانی دەست نوێژگرتن پاژەوەی کە نیەت ئەهێنیت یەکێک لەو شانێک کە پاک بێ دەمولود بێ ئەمە باسی دەمەکەینەوەی ڕاستی بێ ئاگ لە دەمەڕایی بەم شێوەیە تۆ ئەتوانی ناودەمت پاراو بێ و زائدەنەوەی ئاخواردنەوەیکی باش لە ڕۆژوشکانن هەتاکو پارچێوان و ئەتوانی لەو ماوەیەشە بکو باسم کرد بنێشت بەکار بێنی بۆ ئەوی زیاتر لیکەکان بڕژێت و تەڕایە دروستکن زایدن ئاخواردنەوەش لەگەڵی بێشەکر بێگومان باشە زۆر سپاس بۆ دکتۆر سەنگەر سپاس بۆ تاوی زانیارەکان بۆ بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لای بەتایبەتی لە مانگە ڕەمەزانی پیرۆز هیوادارین زۆر سپاس بۆ دووبارە بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئێوارە ڕەمەزانتان پێشکەش کرا هیوادارم سووتان لە تای پرۆگرامەکە بینی بێت سپاس کە تا ئێستا لەگەڵمان نبوون ڕۆژ و تاعاتی هەموو لایەکتان قبول بێت بە هیوای تەندروستێکی باش بۆ گشت لایەکتان خواتان لەگەڵ